تەنها و تەنها بە ناوی خوای پەروەردگار سڵاوی خواتان لێبێ ئەم کاتتان باش دیارە پێیان وتم دەست پێکە من نازان بۆ جێم لێ نەبوو. بە هەر حاڵ خوای گەورە سەرکەوتوو و سەرفرازتان بکە بینەرانی بەڕێز و خۆشەویست. خۆشحاڵم بەوەی کە لە حەڵقەیەکی تازە لە بەرنامەکەتان لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدا. باش بابەتەکەمان ئەوەیە کە بۆچی حکوومەتی هەرێم لیستی موچەی مانجی ئایاری فەرمانبەران بۆ بەغدا نانێرێ. لێرە و لەوێ قسە زۆر دەکرێت کە ئەو تاوانبار دەکا ئەو تۆمەتبار دەکا ئەو دەڵێ حکوومەتی هەرێم دەڵێ بەغدا چۆن دەڵێ مراوغە بەکات دەکا و ئێرە بە هەمان شێوە چۆن دەڵێ بەغدا دەڵێ نا حکوومەتی هەرێم لیست نانێرێ. ڕاستی و دروستی بابەتەکە ئەوەیە خۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە بەغدای ڕاگەیاندووە نزیکی 350 ملیار داهاتی ناوخۆمان هەیە دەبێ بە پێی بڕیاری دادگای فیدرالی تەسلیم بە وەزارەتی مالیە و تەسلیم بە بەغدای بکە. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان تا ئەو لەحزەیە جگە لە 85 ملیار هیچی تری نەناردووە. ئەویش مانجی سێیە ئەگەر هەڵە نەبم. باز لە تەوتین دەکرێت و حکوومەتی هەرێم ڕەزامەندی دەربڕێکەوە بانکی TBI بێ لە هەرێمی کوردستان تەوتین بکە، بەڵام دەبینین بە 400 و 500 ناو دەینێرێ. ئەم هەموو 100,000 و 200,000 و منەزانم ملیۆن فەرمانبەرە ئەگەر بەو حسابەی هەرێمی کوردستان بێت تا 10 ساڵی تر تەواو نابێت. بابەتێکی تر مەسەلەی هێزە ئەمنیەکان کە ئەوان مانجی چواریشیان وەرنەگرتووە. حکوومەتی هەرێمی کوردستان ڕازی نییە لیستی ناوی هێزە ئەمنیەکان تەسلیم بە بەغدا بکە وەکە تا ئێستا لیستی مانجی پێنج تەسلیم بەغدا نەکردووە بۆ موچە. طبعا ئەنجومەنی ئاسایش و ئاسایش بوون تا حدێک لەوانەیە حەقی خۆیان بێ بڵێن کاکە ئێمە ناوەکان نادەین، بەڵام کابرا پۆلیسە لە هەولێر هەموو خەڵک دەزانێت پۆلیسە، پێشمەرگەی هەموو خەڵک دەزانێت پێشمەرگەیە. یعنی چی ئیشکالێکی تێدایە ئەگەر ئینەیەک لە بابەتەکە نییە ئەگەر گەندەڵی نییە بۆ پێتان ناخۆشە. ئەمە هەموو بەڕاستی زەرەرە لەو خەڵکە دەدرێ. وەری دەگرم کاک ئەحمەد بەس دقەیە کاک ئەحمەد مەجالم بدێ. بۆیە بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە ئەمە دەیبینین مراوغە بەکات دەکا، دەیەوێت بڕیارەکانی دادگای فیدرالی جێبەجێ نەکا، داهاتی ناوخۆ تەسلیم نەکا، ناوی هێزە ئەمنیەکان تەسلیم نەکا، تا ئێستا یاخود بڵێن لیستی موچەی مانجی پێنجشی نەناردووە. کەچی عێراقیش بۆ ئاگاداریتان ئامادەکاری دەکا بۆ ئەوەی کە موچەی مانجی 6 بەر لە جەژن بدە. یعنی بەڕاستی ئەم شەڕە ئەعلانی ئەم شەڕە لەگەڵ خەڵک بۆ ینی ئەوەی کە دێرە دەکرێت بەڕاستی هەمووی شەڕە لەگەڵ خەڵک، ئیعلانی شەڕە لەگەڵ خەڵک. ینی بە حەقیقەت یعنی ئەم خەڵکە تاوانی چییە؟ تاوانی چییە کابرا؟ ینی موچەی نادەی، ئاسانکاری بۆ ناکەی بۆ؟ کاک ئەحمەد لە هەولێر فەرموون برا. دەستخۆشی لێ خۆم بەرنامەیە. سپاس بە قوربان دەستەکانت خۆش بە فەرموو. گەورێ وەڵام لە دێش دەوام دەکەم بەڕاستی حکوومەتی مە یەکجار گەندەڵا. حکوومەتی عێراقیش خولەوی سالحتر نییە، بەس خەتایەکان هەموو خەتای حکوومەتی مەیە. بەڵێ کابرا سووریا هاتەکەنم دێ گۆڵان مەعاشم هەیە لە ئەولێری. معقولە کابرا سووری بمەعاشی لێرە هەبی دێگوتن سەن و فستانۆم دێنایە بە تەزویر. کابرا ئێرانیە لێرە مەعاشی هەیە کاکە پێیان تا دەکرێت بەس بە ئەنقەستا ناکەن، بە ئەنقەستا ناکەن. کابرا لۆ ئەو دەنگدانێ ئاشە عافی و چ سڵی پێستا دەنجان دەداتی و دێنێ ئەوە کاکە ئەو ڕۆژێکدادێ ئەو مردن هەیە سزای لەسەرە کابرەکە لەو گۆڕەی بچیتن بەناحەق دەنجی بداتی. زۆر خەرکەیە دەرێ وڵا خەرچی هەولێرە بێغیرەت کاکە بێغیرەت نیە، هەردەستن لێ هەولێر بێغیرەت نییە، مەسەلە بێغیرەتی نییە، بەس هەردەستن کاکە دەیانگرن بم بزریان دەکەن وتی کابرا بزن کراتێنە وڵا کاکە لە خۆشێکدا بێعاقرا. ئەگە لەبەرەوەی ئەگەنا وڵا خەرچی هەولێری لێ هاتن وتی کابرا گوتی دەسەدام حوسێنی خراپیان لێ دەکەن. بەس کاکە بکە خەرک کرا و گردە بانە بە دەگیری بم بزرێت دەکاودێرم بێعاقر بوو ڕستی خۆی بڕێ و لەو گۆڕە خۆتیش دەمە 1000 کەس هەستی خۆ بە تەمانی 1000 کەسی بم بزرکە. ئەوانە لە سەدام حوسێنی بەهێزترن وەلە سەدام حوسێن ڕاستی کابرایکی خراپ بوو، بەس زۆر شتی لەوانە شەریکتر بوو. کابرا زاش بوو عەسکەر بوو دەکوژرا لەنە دەگەڕە مارمدارەکەی سوودی ئەوانە مار کابرا سەیدی داعشە
لەولای لو دەسۆڕ لە دوو ناموسیزمە کابراسم دانی و تعالای لە ژنەکەشی بکە ئەم چکە بە تا خۆم دیتیتم کابرا ڕوتبەی هەڵ بە گوتی زمبەیەدا ئیشتی لێ دەکەم گوتی عیمایەکی گوتەوە سەیدی گوتەوە نایەناتێ ژنە چیە گوتی ناوە لە گوتەوە عیمایەکەتی بوو لە سەر سەید بووی گوتی لۆ زۆر نەوە ڕەقەم و غالم لێ وەردەگرت مال بەرپرسێک ئەو هابی ئەجام کابرا لۆ خۆ بە خوشمدا هەموو شتێکی دەزانن هەموو خۆش کاک ئەحمەد دەست خۆش بە قوربان زۆر سپاس دادگای فیدرالی بڕیاریدا کە تەوتین بکرێ بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان من هەربەر لە ئەو بێمە ناو بەرنامەکە بەڕاستی پەیوەندیم کرد بە بەڕێز سۆران عومەر پەرلەمانتاری عێراق لە سەرلیستی کۆمەڵی دادگەری ئەو وتی تا ئێستا حکومەتی هەرێمی کوردستان پابەندی بڕیارەکانی دادگا نەبووە ئەسڵەن بۆیە وا دەکا کە ئەوەندە مماتەڵە دەکات تاوەکو پابند بە بڕیارەنە وتی تا ئێستا 85 ملیاری ناردووە بۆ عێراق خۆ عێراقیش ساک دەزانێت و حکومەتی هەرێمی کوردستان زوو پێڕاگەیاندووە کە ئێمە داهاتی ناوخۆمان زیاد لە 300 میلیارد نزیکی 350 میلیارە بۆ داهاتی ناوخۆ نانێرن بۆ ناوی هێزانامنیەکان نانێرن بۆ لیستی موچەی مانجی پێنج نانێرن ئاخر گوناهیان چییە یعنی کە هێزانامنیەکان تا ئێستاکەوە نزیکی 60 ڕۆژە موچەیان وەرنەگرتووە باشە ئەوە ئەمڕۆ چەندی مانگە یعنی ئەمڕۆ دوی مانگە دوی شەشە باشە حکوومەتی عێراق ئێستا کە کار لەسەر ئەوە دەکات کە بۆ جەژن ینی نزیک جەژن موچەی مانجی شەش بدە بەڵام ئێمە تا ئێستا کە موچەی مانجی پێنجمان وەرنەگرتووە هێزانامنیەکان موچەی مانجی چواریان وەرنەگرتووە یعنی ئەم یاریکردنە بە قوتی خەڵک بۆ لەبەر چی وا دەکەن ینی ئایا ئەم خەڵکە ئێستاهلا ئێوە وای لێ بکەن ئەم خەڵکە هەرچی نەما بۆتان نەکا ئەم خەڵکە ڕاپەڕینی بۆ کردن ئەم خەڵکە کۆڕەی و بۆ کردن ئەم خەڵکە بەرگەی هەموو ئێش و ئازار و ناخۆشی و نەخۆشیی ڕژێمەیەک لە دوایەکانی عێراقی گرت بەڵام بۆچی ئێوە وای لێ دەکەن ئەمە وەفایەکە بۆ ئەو خەڵکە شەڕی ناوخۆی بۆ کردن ئەو خەڵکە یعنی لە دەنگدانە لە پێشەوەن بۆچی ئەو وا لەو خەڵکە دەکەن لەبەر چی کاک پۆڵا سڵاوی خوارد لێ بێم کاتت باش لە هەولێرەوە بس لا بينركان لكارنا جنوار كاك بولا جان كاك بولا زاري شوێنەکەت نازام گونجاو نییە شەبەکەت تەواو نییە چییە والله شوێنی چەند زارەیە کاگەنوار شوێنی چەند زارەیە لەوانەیە شەبەکەکە ئەوە بێ کاک پۆڵا بەبیرهێنانەوە بۆ تۆ بۆ بینەرانیش بەڵێ ئێستا بەبیرهێنانەوەک مەبەستم ئەوەیە کە حکومەتی هەرێمی کوردستان تا ئێستاکە تەنها 85 ملیاری لە داهاتی ناوخۆتە دەستیمی عێراق کردووە ناوی هێزانامنیەکان تەسلیم ناکەن لیستی موچەی مانجی پێنج نانێرێ یعنی مماتەڵەیەکەیە لەم بابەتە ئەوەی کە بەڕاستی لەو بینەدا زەرمەندا تەنها هاوڵاتی داماوە ئەنوەر سەرەتا ڕێز و خۆشەویستێکی زۆرم بۆ مامۆستا عەبدوڕەحمانی بەڕێسێ لە هەولێر بەڕاستی مامۆستا عەبدوڕەحمان کە جێم لە وتە بەلەرخەکانە دەبی نەکەر لە کەناڵی پێیام لە ئێزگەکانی ترەوە هەمیشە تۆ وەک مامۆستا سەیر دەکەم ڕێزم هەیە بۆ مامۆستا عەبدوڕەحمان ئەنوەر بەڵێ گیان ئایا بەرپرسەکان ئێستا گویان لەو بەرنامەیە بابەتێکی گرنگ کە هیوادارم لە ڕێ ئەو کەناڵە بەڕێزەی ئێوە پێیان دەگایان نا ئەوم پێ بڵێ واللهی ئەگەر حەزیان لێبی و مەبەستیان بی ئارێ وەڵا ورد و جێی لێ ڕادەگرن لەو بەرنامەیە تەسجیلیشی دەکەن و دەشزانن و نەبی نەزانن باشە کەواتە بەرپرسانی هەرێم بەرپرسانی هەرێمی کوردستان تکایە ئەندامانی ئەوانەی دەنگەکانتان دەگات دەنگەکەم بگێنن زۆر جار ئاگادارمان کردووە کاتانگە دەکەم وەکو هاوڵاتێکی داگەنوەر دەنگم دەگا بەڵێ گیان بڵێ هاوارمان کرد گوێتان بە ئێمە نەدا مەکەنە خاک لەدەست دەخەن چەندشتی تر گوتمان ئەنفال دەکرێن هێرش و پەلاماتان دەین پێش هاتنی داعش هەموو نیشانەکانی ئەم جارە بۆ یەکجار ئەوە بە ناوی بڕۆفەی سەرژمێری دانیشتوان لە عێراق معاملەیەکی گەورە بۆ کورد دانراوە گوێتان لێبێ بۆ مێژوو بگەێنن بە سەرکردەکانتان لەو ئامار ئەحسایەی ئێستا ناوی کورد نەماوە ناوی نەتەوە نەماوە ناوی ئاین نەماوە پلانچێڕێکی مەترسیداترە لە دەستورەکە
کەواتە بەست ناو سەدابڕاوەکان دوای ئەو پرۆسەیە هیچ کەسێک هیچ سیاسێک بۆی نییە پڕ لە ناو سەدابڕاوەکان هەیە من بەڵێستا پێ دەدەم ئەوە پیلان جێڕیە جۆم لێ ڕاگرن داواتان لێ دەکەم بە هیچ شێوەیەک ڕێگا نەدەن دیژنەکانی تەرجمێری بێتە کوردستان تا جێبەجێنەکردنی مادەی 130 بۆ چونکە یەکێک لە بەرگەکانی مادەی 130 تەرجمێریە کەواتە ئەوان لەژێر پێنا بپرسان بۆ مێژوو پێتان دەڵێم ئامادەم دێمە مەیدان لەگەڵتان سوێن بەخوا ناوی کورد قەدەغە دەکرێت لە پاس ئەو پرۆسەیە ڕەنگە نەزانن لەگەڵ چ بەسراوە لەگەڵ GIS ئەو پرۆسەیە بەڕاوێت کارەکەی دیستان نازانن شوێن و داتا و زانیار و ئاماد تۆمات دەکات بۆ هەتایە دەستە فەرمی شتێک نامێنێ بە ناوی کورد بە تایبەتی هەولێر و ئەو شوێنانەی ئێستا بە عەرەب کراوە شوێن بەخوای کەوت شوێن دڵۆ خوێنی شەهیدان لای من پیرۆزە مەبەستم هیچ پارەمادن ئەپرسان سەرۆکی پارتی سەرۆکی سەرۆکی حزبە ئیسلامیەکان ڕێگە نەدەن لیژنەی پرۆسەی سەرژمێری بێتە ناو کوردستان چونکە بە هیچ شێوەیەک ناوی کورد نەخسەی کورد لە عێراق نامێنێ ئەوان کار بە فەرمی دەکەن دەبتە فەرمی ناوی کورد ژمارەی کورد نامێنێ ئەیکەنە بەڵگا لە سیاسەتیش لە عێراق کار بە فەڵمە ئاسا و ئەنزەر بە فەرمی دەکەن بەڕێزان کاتان لێ دەکەم لێ نەگەڕێن ئەو پرۆسەیە ئەگەر ئەنجام بدرێت بەر پرسانی کورد دەوڵستانەوە تا دریشتان شێن بەخوا دەبێتە پرۆسەی لە ناوبردن و نسڕینەوەی ناوی کورد ناسنامەی کورد خاچی کورد دەبێتە پرۆسەی سەرشۆڕی بۆ کورد نەک سەرژمێری دەستەکانیان لەکوێ دەستەکانگەێنن بەدەسەڵا بۆیان نییە تا جێبەجێکردنی مادەی تو کاکەنوەر ڕێگا بدە دەستیا و دماز دەکەم بەڕێزم کاکەنوەر ئەوانە تێناگەن بەزارێ دووزار کاکە بەدەیان و هەزاران خزم و کەس و کارمان لە ناو سەدابڕاوەکانن ئاوارە بوون داگەنوەر ئاوارە بوون ئاوارە لە چێ تۆمار دەکرێت لە هەولێر لە کەرکوو لە هەولێر لە سلێمانی لە دۆک بۆیان نییە بەیانی پێ بڵێنەوە خەڵکوێن بەڵگە تاسکێ خەڵکوێنین بەس ناوی پارێزگا دەنووسرێ کابرا لێرەش دابنیشی ناوی بڵێ من خەڵکی فڵان شارم خۆکەم تەمە نادەکەم بۆ بێچنەوەی لە کوردستان من زۆر خوێناوە لە گەرمان بێ باوارمان کە دەنگم لەدا وتم عەرەب باوەڕی بە دەستور نییە سەرکردەکان بەڵێ کاگەنوەر دەڵێم ئەو بابەتەی مەسەلەی سەرژمێریەکەش تەنها پارێزگا دەنووسرێ بۆ نمونە ئەنوەر سەباح خەڵکی هەولێرە تەواو هیچ باسیەوە نیڵێ نەخێر باسی کوردی تێدا نییە ئەسڵەن باسی ئاین و نەتەوەی تێدا نییە نەخێر ئەو بەڕێزێت ئەگەر لە هەر ڕێگەی لە ڕێگەی مامۆستا عەپیرەوە بە تەلەفۆنی پیچکای لێ دەکەم بە سەرکردەکان بۆ بخۆیان نازانن هەڵخەڵەتاون بە قسەی تۆ ناکەن هەموو شتێکیان ئاوا بە عینادی نەکرد تا حاڵمە بۆ ڕۆژە گەیشت يعني ئەو هەموو خزم و کەسبکارە ئاوارە بوون لە دەستینەینەوە کاکەنوەر بۆی نێ بڵێ کوردم کاکە وڵاتیەوە بە سیستەمی نزومی معلومات بەسراوە کاگەنوەر کار لێ دەکەم دیگەێنە کاگەنوەر دەستەکانت خۆش پرۆسەکە ئەنجام بدرێ هیچ کەس بۆی نییە لە ڕێگەی فەرمیەوە بڵێ من کوردم بەڵێ زۆر سپاس بە قوربان زۆر سپاس دەستەکانت خۆش بێ بابەتی خۆمان بەڵێ چێمان دەگەڵا بابەتی موچە یعنی بۆ وای لێ دەکەن بۆ ئەگەر شتێک کوردستان لە هەولێر بەڵێ فەرموو بەڵێ کوردستان خان باش خوشتێ بەڕێزی سپاس دەکەم باشی بەڵێ دیسانداسی موسەیە ئەخر دەی مربوطە بە ژیانی زۆربەی زۆری خەڵک ئەخر وایە ڕاستە بەس کاتێک فەرموو ئێستا هێزە ئەمنیەکان کە موچیان تاخیر بوو موچیان نەدەدرایە خەتای خۆیانە چێ هێزە ئەمنیەکان ئەوانە کە خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەران بوو مامۆستایانیان دەدا بەر شاپانی لەگەڵ ڕێزم هێزە ئەمنیەکان وەڵڵاهی یعنی بە بەڵگەوە هێزی چەکداری ئەو لایەنە ئەو دوو لایەنە سەرکردەیە ئەو دوو لایەنە ئاغاسی لە بۆ کوردستان دەکەن بە کوردی
لەلایەن باسی ئەوانە بکەی بە خراپەیانی لەوانەیە هەر بەدەستڕێژی گولەی ڕاستیانەکە موسان تاقیب بوو موسان نەدەدرای باس ئەوانە بە کۆدەنجی دادەوام نەکەن ئەو هەموو ئەوانەگەی هێزە سەرداران لە پزمەری وەڵڵی هیچیان پێ ناکرێت خەتای خۆیانەکە موسان نادرێتی موسان تاقیب دەبی وەکی کۆلی تەماشایان دەکەن لذا همو بخودنجي همو هيزا أمنيكان همو هيزا فاينيا وخوش سيداركان همو قسان كنيت جانم أنا سوان في ذكري بخر دلان هد لان يستبنا فجان هي أنا فشان دو هيزا سيدارانا أسيرا ياش فرمان دلان دادوان نكن فمسيماني يتمي مسيماناتن بابا خودنجي دوان نكن هيزناكاون هد قليو أو همو قليو أمين باس لي جاهي زاني كان دكان براسي جاهي زاني أنا تشتي أودولاني بدل أودولاني بحرية كون براسك بله دەستەکانت خۆش کوردستان خان زۆر سپاس خۆشی بەڕێزم زۆر سپاس دەسمەت چۆمان کاک هەنگاو سڵاوی خوات لێ بێم کاتت باش السلام عليكم عليكم السلام ورحمة الله کاک هەنگاو هێزانەکان موچەی مانجی چواریان وەرنەگرتووە خەڵکی هەرێمی کوردستانیش موچەخۆران تا ئێستاوە 2/6 موچەی مانجی 5یان وەرنەگرتووە حکوومەتی عراقیش ئامادەکاری دەکا بۆی کە بەردەجەژن موچەی مانجی 6 بدا بە فەرمانبەرەکانی خوێندنەوەی ئێوە قسەی ئێوە چییە؟ كاغاتني او دەسەڵاتی هەرێمە کاتوو دەسەڵاتن هەدا لەدوای نەوەسیەکەوە چێ دروستی کردن خەڵکی هەزار ڕاپەڕینی کرد کەپڵەی لۆدەدان شەڕی ناوخۆی لۆ کردن دووسملایەتی کەتە ناو کۆمەڵگای کوردەواری بەکەتوو بەرەدات دابەشی کردن واتریش لە خەڵک بێم نەدبوون دەهاتیان هەموو بێت وڵاتنەما وێنای لێ نەکڕن شەرکاتی نەکڕن لەناو خۆخاتنەما داگیری نەکەن خاتە باشەکان هەمووی بکەنە پرۆژە و بفرۆشنەوە و ئەمڕۆ خەڵکەکەیان کردیتە کۆیلەی سەردەمی پێشان لەگەر سەردەمی ئێستا جیاوازە ئەوێت ئەم دەسەڵاتە ئەو خەڵکە هێزە سەردارەکان و وەفەرمانبەرانی دەڵێ موچەکە لە دەستە منە ئەگە لەگە من نەبی ئەتوو موچەک نابی موچەکەت لێ ئەبڕێ یعنی نابی یەک قسەی بکەی دەبی کۆی نەبی دەبی ژێردەبی کە دەنگانی ژێ دەبی بندەژێ دەماکەن ئێکاکەی موچەکەی نانێری لێ بەغدایی یا موچەی هێزە سەردارەکان نادا ئەو معاوضە ئەکا حتا پێی بکرێ من گلانی ئەکا بۆ ئەوەی موچەخۆرەکان عام هەر لە پێ دەستی خۆی بینێتەوە بتوانیت پارەکەی لە بەغدا وەرگری دەخۆی تەزەکات و دەستەکانت خۆش کاک هەنگاو بەڵێ هەڵبژاردنیش لە دەستە خۆی بی ئەگەری هەڵبژاردنی عێراقا ئەوە سێ جارە تعدیل دەکاتەوە بەڵام خەڵک نابی دەستەی بداتێ ئەو جارە ئەوە دەستەی بداتێ کاغعاتی دەبی دەستی بگری زۆرەکی عەزیمە دەستەکان خۆش کاک هەنگاو جان زۆر سپاس دەکەم بە قوربان لە سلێمانی کاک عەلی سڵاوی خوات لێ بێم کاتت باش سڵاوی خوا لە تۆ مامۆستا جان باشی قوربانی تۆ بم کاک عەلی جان کاک عەلی موچەی مانجی چواری هێزانەکان نەدراوە موچەی مانجی 5 خەڵک نەدراوە عێراقیش خۆی ئامادە دەکا بۆ ئەوەی کە مانجی 6 بدا و تا ئێستاکە موچەی خۆ بڵێن لیستی ناوی موچەخۆرانی هەرێمی کوردستان نەناردراوە بە بەغدا برا بەڕێزەکەی من ئەم حکومەتەی ئێمە حسابی مردوو بۆ ئێماکە یعنی ئەمە سەریکە ئێمە ئەگەر میلەتێکی وشیار بین ئەگەر مژەتێکی وشیار بین خاصەن هێزە ئەمنیەکان یعنی تۆ کابرا بچێ بۆ کرێکاری دوو بچێ بۆ ئیسەری سێ ڕۆژەی پارەکەی مێرێتوە ئەوە دوو مانگ و قسوور معاشێوە نەگیراوەی ئەسپەن جوکار لێ نایە زکاتی خۆی کە ئەمریکا خەڵگەی کاکەم هێزانە بکەن بە نیشتمانی با حیزبی نەبن لەژێر دەسەڵاتی حکومت عبني حكومت بس اگر ساي حكومت بنا قبول الناس بلام تكمل ساي حزبان ناتو ني قصبتا يقصيغا كلا دانا فصل جبيه كانوا تاول بل ما حزب دو موسى قراني كي صار بتي ام لسبي موسى ماني في الزامره لبر ايماني شواري اذا امن كان امني برتوفيا اكر امنا امزارز بينيره توا بينيره طبعا بغانا او بتشاكلنا بينيره جا بغاس بوتينا اذا بقى امن الاجتماعي في انجاز تصميم كانجا باري اذا امن كان بلا بده غوران كاريا تاع كذا كستوري تاع بنغلاديشي تاع ما حمو ما نزاري حتى هذا الديوار بقى بالديوار اللي خرج بالديوار ناي وهمين وسيوتي
كاك الله تشاصو حتى هزار بيشمرقة معناه إلى شرق داعش حتى هزار بيشمرقة يعني بابا خواهي خفيف من حموش شرق داعش لزاقو بيقدر حتى وكما خانقين حتى هزار بيشمرقة يعني دەستەکان خۆشکە عالیجان زۆر سپاس بە قوربان. باس و بابەتی ئەمڕۆمان ئەوەیە کە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان لیستی ناوی موچەی فەرمانبەران بۆ مانجی 5 نانێری بۆ بەغدا. طبعا بەپێی ئەو زانیارانەی کە کاکەژار وەردەگرم زارێک کاکەژار لە قەرەداغ کاکەژار سڵاوی ئەم کاتەوە باش بە قوربان حواڵتان چۆنە باشە سڵاو بۆ تۆ بۆ قەرەداغ لەسەر تەوەری بەرنامەکەت بۆچی حکوومەتی هێرە لیستی موچەی مانجی یاری فەرمانبەران نانێت لەبەرەوەی نانێرێت هەموو کورد و هەموو فەرمانبەران و موچەخۆرانی کوردۆ بە قوربانی 7,000 سووری و 1000 کەسدا ئێرانیەکان کە لە سوپای ئەمە هێزێکی دروستکرا بە ناوی حسین نازانکێزادەیە و ئەمجا کۆمەڵە بندیوار و لوبنانی و میسریزە هونەرمەندی مسریشی تێکەوتووە قایمەی موچەخۆر. ئەمجا ئەم هەشباینەت کاتی خۆی کە دروستی کرد لەبەر خاتری ئەیەک پارە بۆ قازان سوپارە جۆن لەبەر خاتری ئەو بندیوار و ئەو یەزانی کە دروستکرا و لەلاوە جیان بکەنەوە کە سوورە زانی لە عێراقا کێشیان بۆ دروستە بێت. ئەمان دروست کرد هەژمار دوای هەژمارەکان دروست کرد ئەوە خەریکە سەر ناگرێت شکرەوە ئەمجا هاتوون ئێستا بەپەلەبەر ڕۆچون پارانە و داوانەوە لە عێراقا جێی بکەنەوە. عراق شەڵە من هەر کەسێک نفوسی عێراقی نەبێت معاشی نادەبێت حەقی خۆشێتی دوو مانگە قایمە موچەی یەسەکانی یەسەکان گیراوە پارە نادەنێ بیان بۆیانە لەبەر خاتری ئەو 7,000 یعنی 200,000 300,000 هێزی سەربازی بە پێشمەرگە و بە ئاسایش و بە پۆلیس و بە هەموو هێزەکانەوە کرا بە قوربانی 7,000 کەس هێزی سووری لەبەر ئەوە بەکارانێنن بۆ سیخوڕی بۆ شەڕی ناوخۆیی بۆ سووریا بۆ سیخوڕی بۆ سووریا بۆ هەمووی بەکارێنن بەس لەبەر خاتری ئەمە خەڵکیان کرا بە قوربانیەوە. فەرمووەرە ئێستاچەوە مانگی شەشە حکوومەتی عێراق معاشی مانگی شەشەیە لە هەرێم معاشی مانگی 4,000 نێگان نەدراوە معاشی مانگی 5 مەدەنی نەدراوە دووباری جۆشتە خۆ 16 مانگ جۆشنە باشە وەرە بزانم ئەم خەڵکە چی دێتی بەس خەڵک خۆی ڕاهاتووە لەگەڵەمە یعنی هەژمارێکیان دروست کرد کاکە هەژمارێکیان دروست کرد بە زۆر بڕیان بەسەر خەڵکان زۆریش نەبوو ڕەغبەت بوو خەڵکی مەدەنی نە عەسکەری بێت بۆ پڕێکەیتوە کاکە مامۆستا لەسەر جادە داوای حەقی خەڵکێکرد کەس نەچوو پشتگیریکە یعنی ئەم هەموو شتیان بۆچێتە سەر ئەمەشیان بۆچێتە سەر دڵنیابەرەوە بەس معازدێ بۆ خەڵکە هەر بەخاڵیان نایە ئەمان زۆر سپاس هەموو شتێکەن بە قوربانی ئەو 7,000 کەسە و تەسیبی شێکەن و لەسەر حسابی من و تۆ ئەو معاشێمە ئەبڕنێن بۆوان و لەسەرەوە جێشێکەنەوە زۆر سپاس بە قوربان زۆر سپاس دێمەوە هەولێر کاک محەممەد سڵاوی خوا دەبم کاتت باش. السلام علیکم وەرکان باش. علیکم السلام وارە باش بە قوربان. زۆر سپاس. کاکەجان ئێمە بۆ خەڵکی ڕوونکەنەوە ئەگەر سەر بە حکوومەتی عێراقین دەبێت یەک سەرکردەمان هەبێت یەک وڵاتمان هەبێت مادام عێراق دەمانژێنێت ئەم سەرکردانە لە هەرێمی کوردستان زیادن ئەگەر سەر بە حکوومەتی عێراقین ئەگەر وڵاتێکی دراوسەی عێراقین هەرێمێکی سەربەخۆین ئەبێت ئەم سەرکردانە مادام خوا پێ سەرکردێ ئەبێت بمانژێنە یعنی ئەوانە خەڵکیان پێ ناژێندرێ و ئەلێ سەرکردەشین لە هیچ دنیا شتیوانە یەکێک لەرانبەر عێراقیدانەوە بەناوی هێزی پێشمەرگا خۆ برای هەموو تەشکاری هێمن بەناوی وەکو دژمن سەری دەکەیت بازگەت بۆیداناوە و ئالات بۆیداناوە بەرامبەری نازانم چی ئەلێ وەرە بشمیشێنە ئەمە لە کوێ دنیا شتیوایە کاکە ئەگەر سەر بە حکوومەتی عێراقی ئەتوانمان هەموو هەڵکی هیچ نەمینێ ئەگەر سەر بە حکوومەتی عێراقی داواکەی لە عێراقەوە بێ نەوت و بەنزین و موچە و وەکو ناوەندەکانی تری عێراقی و پارێزەکانی تری عێراقی ئەمانە زیادە کەواتە یانش ئەوە تا وەرە خەڵک بشێنە کاکە ئێمە دیفاع لە خاچ خۆماندەکەی کوردین بەڵێ کوردستانین دیفاع لە وڵاتی خۆماندەکەی وەرە بمانشێنە کاکە ئەگەر سەر بە هەرێمی کوردستانین و وڵاتین وەرە بمانشێنە ئەگەر نە لێماگەرە کاکە دابچێتان حکوومەتی عێراقی دووشتە خلاص برای هەموو کریز ناکەمە 32 ساڵە بۆ ئەهیناوتانە تا و کوێستا و خەکەتان لە برسار کوشت فەرموو لە کوێ دنیاە هەر کەسێک بڵێ بڕێ 90 ڕۆژدارێ بە 70 ڕۆژدارێ متەدێت خۆتی لە دنیا لە هیچ دنیا شتیوانێ کاکە 90 ڕۆژدارێ متەدێت دەستەکان خۆش کاک محەممەد جان زۆر سپاس بە قوربان. کاک کەریم لە سلێمانی سڵاوی خوا دەبم کاتت باش. بەڵێ گیان مەرحەبا بە قوربان. شوێنی بڵاکەم باسی سپاس بە ڕێزی سپاس دەکەم فەرموو تۆش هەر باش منەکەی بۆچە حکوومەتی هەرێم لیستی موچەی مانگی هاری فەرمانبەران نانێرێت بۆ بەغدا لەی بۆ نانێرێ کاکە ئەمانە قوربانەمان ئەگەر موچەکە بنێرن بۆ ئەگەر قایمەکە بنێرن بۆ بەغا
يعني أمان وازاني تلو عالمي بيمنته بيه ومنتي بواد ناميني ويتركون وشديته ومشتك أبيت ويتروا أو خلقه آزاده بيك لو قيدو كويلي كوان كويلان تمري خلق دو وكاري قال أمان حكمة عراقي غاد ناكا زادي وحكمة عراقي بابري هر کسی کموچهی لمسئول وەرپرسەکانی کوردستان و دانیشتوی کوردستان و کادیری ئەو هەڵێمی کوردستان و دەسەڵاتدارە وەوا من موشەکەیە بڕم خۆی سامانە هەمویان بە دەرەجەی وەزیر و مدیر عام و بەز بۆ ڕەزم و ئەمانە توی سەیریکە یعنی لقەکان و مەڵبەندەکان نەچمە لێ مەسئولێکەچێ بۆ ئەوەیە کۆمەڵێک بەدرۆ ڕاوێژکار و ئەمە هەر بۆ موشەکەی و تەقاعودێکی ئای خۆیانە ڕاوێژکار و ناجێگر و نازانم چیوەمانە نێرن لەگەڵ ڕێی جمهوری لەگەڵ فڵان وەزیرەوە ئەمانە هەزاران ئەمانە ئەگەر عێراق ئەمانە ببڕێ بڵێ کاکەوە منینەکان لە مەسئول بەرزانیەوە بێتە خوار هەموویە بڕمەوانی کە معاش عایدی ئێوەن و دێوە وەک ئەوان بزانە ئەمانینێکەن کاتە گیان هەر ئەوان دەچان لەگەڵ ئەمانە تێکەڵە بەخوا و بە پێغەمبەر بەو کەعبەیەی کەوا ئێمە ڕووی تێکەین و نوێژی تێکەین والله بالله وتەڵڵاهی ئەو حکوومەتەی ئەو معاشەکە نانێرێ بە تەوجیهی مەسئول بەرزانیە ئەڵێ کاکە جارێ مەینێرە با ئێمە وا ڕاهاتین حەز دەکەین وابن ئەوانیش بە قسەی ئەمانەکەن کاکە ئەو هایە بابەتەکە بە قوربانم ئەمە فێڵی ئەوانە لەگەڵ ئەمانە لە ژێرەوە دەستیان تێکەڵە قەت ئیمانت بەوانە نەبێ تۆ خێری هیلت کرد ئەوایە لە کەرکووکە لە کاتی شەڕی کەرکووکە ئەبوایە وە غەزە بزانە چەندە هازار کەس کوژراوە لەسەر شارێک دەنە نەوتێ نەغازێ هیچ بەزێبی بەڵام ئایا دەتۆ وەرە سەیری ئەو کەرکووکە عەزیمەکە کە 1 ملیۆن کوردی لەسەر دراوەتە کورد چۆن ڕایان کرد ئەوایە خەبایە لاشەدە و ناوە بکەوتایە بەجیان هێشتایە تێگەی کات مەسئول ڕای کرد ئەو بابیرانی پرۆژێرش ئەمی ڕای کرد ئەمانە جار بوو نەتاکە تو خۆجاشی تورکیایی ئەمانە چیت کرد ئەمانی شاتە گۆڕینی دەسەڵات لە کوردستانە دەستەکان خۆشکاکەریم زۆر سپاس دەکەم هیچ شتێک ناتوانێت ئەم ڕژێمە لە ناوبەرێ ئللا لە بلۆ بەرزانەوە پەلی نەبینێ کاکە کەریم جان دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاس وەڵا شتێکی سەیری بیرهێنامەوە بە حەقەت ینی تۆ سیر کە ئەگەر هەرچەندە بابەتەکە بابەتی ئەوە نییە بەڵام نزیکی ساڵێکە بە ئاگر و ئاسنی ئیسرائیل و ئەمریکا و زۆرێک لە وڵاتی تر غەزەیەکی بچووک تۆ باران دەکرێت بە دەبابە بە تەیارە بە مەدفاعی بە هەرچی چەکی قورس هەیە بەڵام ئامادەنین خاچ خۆیان بەجێ بێڵن و بە هەزارانیشیان لێ کوژراوە بەڵام کەرکووک بە خلالی چەند ساعاتێک سۆڵ کرا ئەمە هێزی کوردی بۆچی حکومەتی هەرێمی کوردستان لیستی مانجی ئایاری فەرمانبەران بۆ بەغدا نانێرێ بۆ بەبیرهێنانەوەتان بۆی کە من ئاماژەم پێکرد لە سەرەتادا بۆی کە دادگای فیدرالی بڕیاری دا ئیدی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بستنە ناو تەوتینەوە لەوێ تەوتین بکرێن بۆ نمونە موچەکانیان بە بانکی بکرێ لە ڕێی بانکەکانی عێراقەوە لە ڕێی بانکە حکوومەکانەوە هەلێرە لە ڕێی بانکی ئەهلیەوە هەژماری من کراوەتەوە حکومەتی عراقی پێی رازی نییە ئەلێرەش بە حکومەتی عراقی رازی نین حکومەتی عراقی ژمارەیەکی لە داهاتی ناوخۆ پێوتراوە کە 350 ملیارە تقریبا بەڵام هەتا ئێستا حکومەتی هەرێمی کوردستان 85 ملیاری ناردووە حکومەتی هەرێمی کوردستان تا ئێستا لیستی ناوی موچەخۆرانی هەرێمی کوردستانی مانجی 5 دەسلیم بە عراق نەکردووە حکومەتی هەرێمی کوردستان تا ئێستا ناوی هێزە ئەمنیەکان و لیستی ناوی هێزە ئەمنیەکان تەسلیم بە عراق ناکا یعنی ئەوەی کە ئێمە حەقت نازانم بۆچی ئێستا بۆ دەبێ ئەم غموض و ئەم لێڵیە هەبێ دەی کاکە خەڵک دەڵێن کاکە لەبەر ئەم هەموو چەکداری سووری و ئێرانی و نازانم تورکی و چێوچەیە ینی کە تێکەڵە بەهێزی چەکداری و ئەمنی و پێشمەرگە بۆیە کە حکومەتی عراقی ئەمە ئەگەر ئەمە خەڵک باز دەکا ڕاستە کاکە فەرمو لەسە حساب و دەخلی حزبایەتی خۆتان ماشیان بدەنێ موچیان بدەنێ نەک لەسە حسابی خەڵک ئەگەری جوانیە کاکە فەرمو ڕوونکردنەوەیەک بدەن و بڵێن کاکە شتی وانە ینی بۆ بێدەنگ بۆ حکومەتی هەرێمی کوردستان ینی ئەم بابەتە بە حەقەت ینی کاکاروان لە هۆڵەندا سڵاوی خوارد لێبێ وارە باش بە قوربان سڵاو بەڵێ
مامۆستاجیان سڵاو و ڕێز بۆ جەناب بۆ ئەوەی تەلەفۆنەکە ئێستا بۆگەتم بۆ ئەوەشی کە کامێرەمان و ستافی بەرنامە هەمووی دەستیانە گوشەم بە ناوی خۆم لێکم چ ساریان ماز دەکەم لە جاتی خۆمەوانی سپاس دەکەم. بەڵێ مامۆستاجیان لیستی مۆشە بژنێرێ و لە هەموو دنیا مامۆستا دوای 25 مانگ واتە لە 25 مانگە لە ماوەی 3 دقەیە مەحاجتە سەر حسابی لە هەموو دنیا بەس کوردستان و بەس کوردستانی عێراقیش نا هەیە لە ماوەی 3 دقەیە دەست حکومەتی هەرێم مماطلاتە بۆ وەزعە دیارە ئیفادە لەوە سووریە وەزعە بینەیە وەکو جەنابە لە پێشەشی بەرنامەکەی من جۆم لێگرت ئەمە بەشێکە لەو ئەنفارەی کە خەڵکی کوردستان ێستا ئەنفارەکە و بە جۆرێکی کە بە شێوازێکیکە پاشەوەش مامۆستاجیان مەسەلەکە زۆر لەوە گەورەتر لیست بنێریانەی نێریە چکارگە لیستیش بنێرێ حکومەتی هەرێم وا ڕاهاتووە. بەڵێ کاروان بەڵێ حکومەتی هەرێم وا ڕاهاتووە بە ماوەنی دوو مانگزارە مەعاشێ بە ئەمە مۆزوعەکەی مامۆستا ئەمەش مەسەلەی پارەیە مەسەلەی پارەش تۆ دەزانی ئەمڕۆ دنیای عەولەمەیە مەسەلەی پارەیە ئەمان بیر لە پاراکەنەوە زیاتر بیر لە هاوڵاتی مۆزەف و کاگەنوەر و کارکاروان و فڵان و فیشار ناکەنەوە ئەمە مۆزوعەکەی ئەمە مەسەلەیەکی قاعیدەیەکی عالەمی ئەمانە تووشی بوونەوە لەسەر سوکانی عێراق و کوردستانی بۆ زۆرەوە نەماوە ئەیا مەجموع ماتەڵەیەکە ڕێکەوتێکە لە بینی عێراق و بەغایە جنا بەغاز ڕازاکە ڕێک پارەکە ئێمە بە شێوەیەکی نێرمداز نووسی هەموو هاوڵاتیەک ئەستەغفیرڵڵا دەستەکانت خۆش باوکی محەممەد لە هەولێر سڵاوی خوارد لێ بێم کاتت باش فەرموو. بەڵێ کاکەنوەر سەلام عەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵا. باشی سپاس بە قوربان فەرموو. وەڵی بەنسبەت موسا خەتای بەغداشی تێدایە بەڵێ لەبەرەوەی وە بدەستێن دەریەک دیکە ماز دەکەن و کان لەما هیچ قەومەیە باوکی محەممەد باوکی محەممەد ئێستا تۆ ڕاستەوخۆ قسە لەگەڵ من دەکەی بەبێ پێچوپەناو ینی هیچ شتێک نییە شاراوە بێ وایە بەڵام ئەو کوبنەوانەی کە لێرە وەفدی هەرێم دەچێتە بەغدا و لەوێ یەکتر ماز دەکەن و پێ دەکەنن ئەوە بابەتێکە دوای کامێرەکان کە کامێرەکان ڕۆیشتن بابەتی تکە دێتە گۆڕێ باڵێ جان ئەنی زیژی تێراگای لە برسینیەوەی هەندووش خۆت ئەوە بەخۆ کوردستان لە ئەوەیە مثلا حسابکەمە لە خەچکە دەژی لەگە هەموو دنیای معاش لە وەختی خۆت ئێستا شتی واردادێ هەواڵەکان بەس موسێ بە قورعان باوکی محەممەد ئێستا تۆ وەکو پێشمەرگەک ینی باشکرا پێشمەرگەی بەدزی پێشمەرگەنی ناوڵە باشکرا بە شانازی و پێشمەرگە وڵاتەیمە و بەخۆشم کاک باوکی محەممەد کەواتە ئەتو ئیشکالەکەت هەیە کە ناوی تو بستە بەغدایە ناوڵی ئیشکالم نیازم لێ مەسەلەن وەکو پێشمەرگەیەک معاشم لەسەر بەغدایەتی لەبەرەوەی لە بەغدا ڕاتب بێت بەبێ مشکلە ئەوە بەس شتێ کوردستانیش ڕاستی ئیسلامییم ڕاستی وەرگرین و لە وەخت خۆڕاستی وەرگرین و بێ مشکلە و بێ ئەوە دەستەکان لۆن منە ئەگەر ڕۆشتت بدێمان فەرموو لۆن منە پێشمەرگە هەیە مەسەلەن كريسيا يعني وضعي خرابة يعني ناس تجي أوي كأنما أوكا أو جيل الشيوين أو باتي معازك أو خلق هي وضعي خرابة يعني أوانا نابي يقولون من أورو دو شما سبيدو شما عفوكا سبيدو شما نابي بيتكي شمكا أو إيش تصادفي نابي او عطي بسبير ما عطيش كبعطيش كان ولي مريض انساني جبزه بلا ياخذ مثلا لما زنا هركسك لما ماركت شي شكا بيستر مانغان يعني صاحب ماركتك معاش كريش بدا تويت من كيدانيا اما عموما يعني ده تو فرمانبري تو فرمانك زي بزيدك مقابل او زي بزيكردني وفرمانه حق واجب حق ما فيك هي بالله يشمر جماعه دولة عسكري كردية
جرد برای خود ایشو خویشیا دعاتم او معاشیا اگر او معاشا ورنقدم ایدی وضعم خرابه خلق كالثقين امني للثقين امني لزيان ثقين امني حق الشيء حق خوتمو دوام دكمو كاتي شرط الشبي بشانازي وخدمتك فينو يدير بيش مرقش نبين نعزك بيت كردستان او مجبور نسشير قدين دستان خوش يعني بابك ومن فروشي بالي جان زور سپاس دكين برا قورك بالي كاك يد الله لبينجوين فرم برا قورا السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. اللهم صل على كباشي. باشي براقة بركة محوال باشا. مكاتي حقكم تندي بالجناب أنا براكم. مش خوش حال دبين. بلى. لا تصفيتي كنا جواني شفهاتنا معنا. بلى. لو استعمال صبيانية. أمعنا ناني سورة العراق يكون. شيء ناني يكون. بلى. تقول شانك إنه يولدنا لغة جيدا معنا تكتب إياه معاك شو وجاوبا معاك شو وميرو خاينة شو وميرو أما خوم عن جيلتي حاشا ليو لا صوتيه كنتو أحساب كمانا حل أخي نبون لكن العراق يكوتي لكن عبد الكريم لا يكوتي عبد الكريم أقواتي وداك سنة روسيا وهاتمو يكوتي با لا يكوتي كتكا يكوتي معنا بيوه شي بلاك بداخوه لكن إذا ما كان يتكون أو مشتريا أخوانا يسموه خلص هذه ما شو إذا جاء هذا ثاني ولا إذا كان الكوان دامو إذا تاروني كتكارو من نابيان كوان دستكان خوش دستكان خوش بكاك يد الله دو بيودي سپاس سلاورزمان هيا بەرزان بۆ ببیری هێنانەوە تا ئێستاکە لیستی ناوی موچە با بڵێین موچەی مانجی پێنج نەنێردراوە بۆ بەغدا لەو هەموو داهاتی ناوخۆی کە بڕیار بوو چەندین مانگ بنێردرێ بۆ بەغدا تەنها 85 ملیار نێردراوە کە نزیکی 350 ملیار داهاتی ناوخۆی حکومەت هەرێمی کوردستان ئاوای بە بەغدا ڕاگەیاندووە یعنی موچەی مانجی چواری هێزانەکان تا ئێستا نەدراوە تا ئێستاوە مانگێک زیاتر مانگێکی چیەوە دوی مانگە دوی شەشە هەتا ئێستا موچەی مانجی پێنج نەهاتووە حکومەتی عراقیش بۆ بەرد لە زەژن موچەی مانجی شەش بە خەڵک دەدا یعنی ئەم ینی چۆن دەڵێ ئەم مماتەڵەکردنە چییە بە قوتی خەڵک بە ژیانی خەڵک حەقی خۆیەتی بپرسێ ینی ئەگەر حکومەتێک بە ناوی حکومەتی هەرێمی کوردستان دەبێ بەڕاستی لە خەمی خەڵکدا بێ ئەمە لە خەمی خەڵکە تۆ هێزی ئەمری دوو مانگای موچەی وەرنەگرتووە موچەی مانجی پێنج نەهاتووە لەگە حکومەتی بەغدا قسە دەکەی ئەو تاوانبار دەکە ئەو تاوانبار دەکە حکومەتی هەرێمی کوردستان بڕیارەکانی دادگای فیدرالی جێبەجێ ناکە دادگای فیدرالی بە دوای بڕیارەکانی خۆیدا ناچێ حکومەتی عراقیش گەندەڵە و باز لە گەندەڵی حکومەتی هەرێمی کوردستان دەکا یعنی بەڕاستی خۆیان لە ئیشەکان لە یەکتر شارەزان و ئاگایان لێ دەزانن چی دەکەن ملەتیش کەیفی خۆیەتی بەداخەوە خواتان لەگەڵ